ئەمن هاتومە داواکاریم هەیە. فەرموو. داواکاریەکەشم شەرعیە. ئەگەر غەڵەت بووم برێ غەڵەتە، ئەگەر جەماحاتی لایڤی ئەوە 30,000 نەفەرە، ئەگەر غەڵەت بووم با هەموو برێن غەڵەتە. باش قوربان. تەمەنم 23 ساڵە. تەمەن درێژ بیت. باشە. الحەمدولله مسلمانین. ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلەڵڵاه ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوولڵاه. مامۆستا گیان داواکاریێکم لە تۆ هەیە، ژنەکەم لەبۆ بینە. ژن لەو بێنم؟ بەڵێ. وەڵڵاهی ژن هەبوایە بۆتمە هێنا بەخوای شک نابم بەڕاستی. هەر مامۆستا گیان ئێستا باوکم ئەمن داوای لێ بکەم، ئەمن باوکم داوام لێ کردووە دەڵێتم کەسی باش یانی لەگەڕێ نابینرێتەوە. ئەتوو مامۆستای مامۆستا تەبحەن زیرەکن، وێشتیان ئەقلیان ماشەڵەیان دەوێتن. ئەلحەمدولله خوای گەورە ئیلهامەکی پێداون کە خوای گەورە یانەی نمونەیان زیادکە یا ڕەبی خاستن جەنابەت. مامۆستا داوایەکەم شەرعییان شەرعی نییە؟ نا طبعا داواکەت یعنی تا سەریێسقان شەرعیە، بەڵام عەرەب بڵێ فاقیدو الشەیء لا یوعطی، کە شتێکت نەبوو ناتوانی بیبەخشیت، ناتوانی بیدەیت. ڕاستەکەی من چۆن بڵێ خاوەن کچ نیم، یان نازانم ئافرەتێکی باش شک بەرم بۆ جەنابەت و جەنابەت ناناسم. ئەمە یەکەم جارە قسە لەگەڵ جەنابتا بکەم. سێم جارمانە ئەوە دوو جاراتمە لای بەقسەم لەگەڵ کردی، ئەجارمە سێم جارە. ڕاستە فەرموو. مەبەستم چییە قوربانگیان؟ لە نزیکەوە جەنابەت ناناسم، پاشان بە قورئان ئافرەتی باش شک نابم، بە حوکمی ئەوەی یعنی من ئیشەکەم لەگەڵ ئافرەتان نییە. دەوامەکەم لەگەڵ پیاوایە زیاتر. سەکەت ڕاستە، بەس ئەدی مەلاژن ڕەحمەتت دێبێ، مەلاژن دەتوانێت شتێکمان لەبۆ بکاتن وەچی براژایەک. برای جوانم، تەڵان ئەگەر ژیانی خێزانی ئێمە بزانی چۆنە، ئێمە بەڕاستی لە دەرەوە نین، زیاتر لە ماڵەوەی. ئیشی ئێمەش یعنی چۆن بڵێ بە حوکمی ئەوەی کە ئەم ناسراویە و ئەمانە ئەوە ناچینە دەرەوە، تێکەڵێکی زۆریشمان نییە، زیاتر پەیوەستی یعنی لەگەڵ مناڵەکانی خۆمانە. بە دوای چۆن بڵێ ئەم مەسەلانە مارە بڕین و ئەم مەجلیس و ئەو مەجلیس و ئەم لاولا ناکەم، زیاتر ئەو مەسەڵە بەڕێزانی کە ڕەبی خوای گەورە مناڵەکانت تەمەن درێژ کات پڕ ئیمانداریان ئەمکا ئینشاڵڵا بەدایک باو گەورە بن. مامۆستا گیان بە من دەڵێن ئەمن ئەتوو هێشتا بچووکی کاکە ئەمن نیوە ئیمانم، دەمەوێت ئیمانم کامل بی، کچێکی حیجابی نقابە بیان کاکە بە سفور نەبیتن، جوانیش نەبی، ئەخلاق و ئوسلوب و نوێژ و تاعەت خۆی بکە، ئەو لۆ من هەموو دنیایە. ڕاستە فەرمی. وەڵڵاهی تر قوربانگیان ئێمە دوعات بۆکەین خوای گەورە ئافرەتێکی باش و دیندار و سەلار و دەستپاک و داوێن پاک بکات بە خێزانت یا ڕەب. مامۆستا و ژنەکەم ناینی ئەخە برا جوانەکەم من ناڵێم ژن بەردەست نەبێ بەچی بۆ بێنم بە قوربانی. قوربان بە مامۆستا گیان سوپاس دەمایەکەکەن بەرز بی چاوە ڕاستە لە دیاردا دەنیشم بۆشکم یەک خێرخوازێک بێ بڵێتن کاکە ئەم کچەکەم ێ دەیدەمێ یاخوا سەربەرز بی ئینشەڵڵا. کاک شڤانگیانەوە کۆتا مایگۆ قوربانگیان یاخوا سەربەرز بن، ژنتان بۆ بێنن وەڵایی ئەگەر هەبوایە ئینشەڵڵا لە خزمەتان نابووم.